بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تارێکی لەبارەی دۆخی دارایی هەرێم و بڕیاری دادگای فیدراڵی پێشکەش کرد. سەرۆکی حکوومەت لە وتارەکەیدا دەربارەی موچە ڕایگەاند دواکەوتنی موچە خەتای حکوومەت نییە بەڵکو پەیوەندی بە نەناردنی 200 ملیاری بەغداد هەروەها نەگەڕاندنەوەی داهات لە بەشێک لە خاڵە سنووریەکان هەیە. هاوکات سەرۆکی حکوومەت لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەیدا بە شێوەیەک وادەی دابەشکردنی موچەی مانگی دووی ڕانەگەاند دەربارەی بڕیارەکەی دادگای فیدراڵیش ڕایگەاند کە بڕیارەکە نادەستوریە هەروەها دادگای فیدراڵیش خۆی نادەستوریە لە کاتێکە ئێستا پارتیوێکێتی هەردووکیان ئەندامیان هەیە و کاتی خۆی لە پەرلەمانی عێراق دەنگیان بەو یاسایی داوە کە ئێستا دادگای فیدراڵی پێوێ کاتووە. لەبارەی نەوتیشەوە سەرۆکی حکوومەت ڕایگەاند کە ئێستا لە سەدا 41 داهاتی نەوت بۆ خەزێنەی حکوومەت دەگرێتەوە لە کاتێکا پێشتر وەزیری سامانە سروشتیەکان دکتۆر کەمال ئەتروشی لە مانگی شەشەی ساڵی ڕابردوو لە پەرلەمان ڕایگەیاند کە لە سەدا 42 داهات بۆ حکوومەت دەگرێتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر وتارەکەی سەرۆکی حکوومەت هەروە پرسی دواکەوتنی موچە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ لە ستودیۆی سەرەکی هەروەها دکتۆر ئەمین بەکر پەرلەمانتاری پێش و عێراق. سوپاسی ئامادەبوون تان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە پرسی دواکەوتنی موچە ئەمڕۆ نەوت زۆر بەرز بوو هەتا گەیشتە 190 دلاری تێپەڕاند. هۆکاری چیەکە لە کوردستان لەگەڵەوەی کە نەوت زۆر بەرز بووتەوە بەڵام موچەی مانگی دوو دەنگینی و ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی وتی خەتای حکوومەت نییە کە موچەکە دواکەوتووە. بەڵێ درامای موچە ساڵانەکە بەردەوامە لە 2014 تا ئێستا و بەردەوامیش دەبێت. من لە چەند شوێنی تریش باسیۆم کردوە کە بۆ بەردەوام دەبێت بەهۆی ئەوەیە کە داهاتی سەرشی لە کوردستانە لە نەوتەوە دێت و داهاتی نەوتیش و نسبەتی ڕێژێ ئەو داهاتێک کە دەگاتە کوردستانی لە گرێبەستەکانەوە ئەلەوەیدا کە خەلەلی جددی لەو گرێبەستانەدا هەیە. من جارش توێژی باسم کردووە خاڵی لاوازی ئابووری کوردستانی ئەو گرێبەستە نەوتیانەیە کە لە 2005ەوە بەناو حکوومەتی هەرێم کردوێتی تا 2014 جارە پرسیار ئەوەیە ئێمە ئێستا پێویستمان بۆی هەبوو نەوت دەربێنین گرێبەستی نەوت بکەین لەگەڵ وڵاتان ئەگەر پێویستە بۆچی مەبەستێک بەکاردێنەوت بۆچی مەبەستێکیان بدەمانەوێت پێویستمان پێی نەبوو نەوتەکە دەربێن ئەسڵان پێویست نەبوو چکە کاتی عێراق بودجەی دەنەر وشتی لێ نەبوو ئێتێکەنەوت دەرهات ئەو گرفتانە پەیدا بوو کە تا ئێستا ئێمە دەیبینین. ماوە پرسیار ئەوەیە ئێمە کە پێویستمان پێیە بۆچی بەکاری دێنین داهاتی نەوت بۆچی بەکاری بەچوونی بەڕێز ئێستا داهاتەکە ناخۆت لە هەر شوێنێک کە نەوت دەردێت لە سامانی سروشتی دەست بە سامانی سروشتی هەر وڵاتێک دەبرێت بە ئامانجێکی سیاسیە ئابووریە بەڕاستی. ئەگەر مەسەلە ئابووری بێت تەمان ئەو گرێبەستانەوە کراون هیچ بەهایشی ئابووریان نییە لە بەڵکو زەرریان هەیە زیانیان هەیە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی لە زۆر زیانیان هەیە بەڕاستی. ئەمجار لە ڕووی سیاسیشەوە تۆ گرفتت بە خۆ دروست کردووە چکە مەسەلە نەوت کاڵایەکی استراتیجیە تەماتە و بامێنێت و هەتا بامی تەماتەش خۆراشیش مەسەلەیەکی سیاسیە بەڕاستی لە بازرگانیدا بەڵام خۆی نەوت کاڵایەکی استراتیجیە لەو ساتێ کە تو بەکاری دەری دێنیت لەگەڵ چێ دەری دێنیت چێ بۆ دەردێنێ لە وڵاتە گرێبەز دەکەی بۆ خۆ بابەتێکی سیاسیە ئەمجار چۆین دەگوازیەوە بە سەرگایەک دەدەی گوازیەوە بۆ خۆ بابەتێکی سیاسیە. ئەمجار تۆ خوارێکی سیاسیت نییە هێزت نییە لەو هاوچیشە سیاسیە و ئابووریەکە لە ناو چاهدایە ئێمە لاواسترین ئەڵقین بۆیە لە رووسیاشەوە دووبارە زەرد هەیە ئەمجار تۆ دەبینی مەسەڵەن ئەو ڕەشەڕی ئۆکرانیا کە درێژەدانی ئەو سیاسەتەیە کە سیاسەتی ئینەرژیە لەسەر ئاسی جیهانی بۆ نمونە ئێستا شەڕێک کە هەیە بەڕاستی زیاتر لەسەر گواستنەوەیە گواستنەوەی هەڵ هیچ پاساوێک هەیە بۆ دواکەوتنی موچە. ئێستا ئێمە لە مانگی سێین ئەمڕۆ بڵین سێیە دەنگ و باسی موچەی مانگی دوونیە لە کاتێکاوان بەڵێنیان دام و هەموو 25 مانگجارێک موچەدا بەشە هیچ پاساوێک هەیە جگە لە کەم تەرخەمی وڵا پاساوەکەی ئەوەیە ئەو گرێبەستانەیە باسم کرد ئەو گرێبەستانەیە کە کراون زۆر خراپن باش ڕەنگە خەڵک بە ئەگە داهاتە ناوخۆی کەش بگەڕێتەوە گرێبەستەکانیش خراپ بن خۆ بەشی موچەکە هەر دەکا بەس گرفتەکە لە گەندەڵی نەگەڕانەوەی داهات نییە. ئێستا مەسەلەن چەند ساڵە مەسەلەن بازی خەڵک زۆری کردووە داهات زۆرە
بەڕاستی داهاتەیە مەسەن دەتوانرێت بچێتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک دابش بکرێت ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر خەمخۆری هەبێ ئەگەر سۆزی هەبێ بەڵام کاتێکی کاوەنیە و بابەتیش ترە باشە خەتای کێ پێ دوایە کە موچە دواکەوتووە ئەکەیت ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتەدا ئەوانە دەبێ وەڵامیان هەبێت بۆ دواکەوتووە ئەو وەڵامێک ئەوان هەیەە کە دەڵێنەوت نازانم گرێبەستەکان لساسم بۆ حکومت دەگرێتەوە دەگەڕێتەوە کەم دەگەڕێتەوە زۆر ئەوەش دووبارە پاساو نییە بەڕاستی ئەمجار یەکشتی ترکە گرنگە باشە ئەو شتە گەنجە بۆ دوای تێدەکەم وڵاتەن دەچین لای دکتۆر ئەمین کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت دوایی دەمەوێت سەرنجی بەڕێز لەسەر پرسی موچە بزانم بەڵام لەسەر وتارەکەی سەرۆکی حکومت کە ئەمڕۆ بە پوختی ئەگەر بۆمان باسکەی لەبارەی دادگای فیدراڵی کەوتی بڕیارەکان دژی دەستورە و دادگاکە دادگایەکی نادەستوریە سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر ئەم پرسە دوای لەسەر موچەش قسەرەکەین بەڵێ سەرنجی بەڕێز چی بوو لەسەر وتەکەی سەرۆکی حکومت لەبارەی ئەوەی کە وتی دادگای فیدراڵی دادگایەکی نادەستوری و بڕیارەکەشیان نادەستوریە لە ڕاستیدا ینی ئەو وتارەی سەرۆکی حکومت ینی لێکەوتەکەی زۆر سلبیە بۆ خەڵکی کوردستان و بۆ دەستکەوتەکانی خەڵکی هەرێمی کوردستان و پێم وایە بەوریانە نەدراوە و هەڵەیەکی استراتیژیە چونکە هیچێک لە هەرە دەستکەوتە گرنگەکان کە زۆر دار ئێمە وەکو گەلی کورد لە عێراقدا کە لە پێش پارچەکانی ترەوە شانازیەکەین کە مافەکانمان مسۆگەر کرابێ ئەوەی کە مسۆگەر کراوە لە ناو دەسوورەیە و لە ناو دەسووردا لە ناو دەسووردا دەقێکەیە کە ئەڵێ بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی بنەبڕین واتە هیچ کاتێک بۆیان نییە تانەی لێ بدرێت بەم شێوەیە بێکەواتە تۆ پێچەوانەی دەستور قسە دەکەیت و بە ڕاشکاوی دژ بەو دەستورە وەسیتەوە لە کاتێکە کە ئەو دادگایە لە پێشتردا تحکمی بە هەموو مەفاسڵەکانی و ڕتمی سیاسی عێراق بە شێوەشی گشتی کردووە ئەمومان ئاگدار بووین کە لە ساڵی 2010دا کاتێککە حکومت پێکێنرا عناوی یەکەم بوو بەڵام بە بڕیارێکی ئەو دادگایە نوری مالیکی تەکلیف کرابەوەی کە حکومت پێک بێنێت کاتە ئێمە بزانین کە ڕۆڵی و دادگایە کەم نییە لە عێراقدا کاتێک کە تۆ ئێستا بەرامبەر بەو دادگای دەوەسیتەوە بڕیارەکانی بەنادەستوری لە قەڵم دەدەیت یاخود دادگاکە بەناشرەی دەناسێنی ئەوە هیچێک لە نەکانی ئەوەیە کە تۆ بەرامبەر بە دەستور وەساویتەوە واتە ڕێت بۆ دەستوردانانەی سبەینێ واتە ئەو مافانەی تۆ کە لە دەستوردا کە خەڵکی هەرێمی کوردستان لە دەستوردا جێگیرکراون و شانازیان پێوە ئەکرێەوە بە زەماندا ئەندرێ بۆ ئەوەی کە بۆ داهاتووی هەرێمی کوردستان و گەلەکەی کاتە تۆ ئەمانە واز دێدێنیت باشە دکتۆر بەڵێ بە خاڵی سفر باشە بەس ئەوەی کە دادگاکە یەکێتی و پارتی خۆیان دەنگیان پێ نەداوە پێکاتێم دادگایەوە ئێستا خۆیان ئەندامیان نییە مادەم دادگایەکی ئەوەندە خراپە بۆ پاشەخشی لێ ناکەن لە ڕاستیدا ئەوەی چێک بوو لە تاریخەکان نیە ئەمڕۆژ لە نووسینێکدا منەوە بڵاو کردەوە کە لە پێشتر دەدەمێت کە پرۆژەیە یاسایە هەیە یاسای دادگای باڵای فیدراڵی بەڵام تا ئەم دقەیە نەپارتی نەیەکێتی بەڕەسمی دژ بەوە نەبوون کە ئەو دادگایە بەردەوام بێ بەپێی بڕیارێکی پۆل بریمەر لە بڕیاری ژمارەسی ساڵی 2005 کە پێش دەرکردنیان دەستورە دەرکراوە ئەو یاسایە هەبووە بەڵام دەبووە بەپێی دەستور یاسایەکی تر هەبێت کە بەپێی لە دەستوردا هاتووە لە نا ئەو یاسایەدا جێ بکرێتەوە پێکاتی محکەمەکە و دەسەڵاتەکانیشی بەپێی ئەوە بێکە لە دەستوردا هاتووە بەپێی یاسا تازەکە بەڵام یاسا تازەی دەرنەکرا بەهۆی ئەوەی کە لایەنە پێکاتەکە نەیانتوانی بگەنە ڕێکەوتن تا کار گەیشتە ئەوەی کە محکەمەی ئیتحادی بۆ خۆی بەهۆی تەمەنی گەورەی ئەندامەکانیەوە تووشی ینی خاوبوونەوە بوو ئەوە بوو لە ساڵی 2009دا دادگاکەیەک لە ئەندامەکانی دەست لێکار کێشایەوە هێژیشتریانی کۆچی دوایی کرد و وە کێشەشە بوو لە بینی دادگای سەرۆکی دادگای باشە بەس دکتۆر بەڵێ مەوەسم بەڵێ لە 2021 پارتیوی کێتی لەناو پەرلەمانی عێراق خۆیان دەنگیان بەو دادگای نەدا کە دواتر ئەندامەکانیشە دوو ئەندامیشیان لێ هەیە پرۆژەیەکیان هێنا پرۆژەکە ئەو بوو کە هەمواری قەرارەکەی محکەمەی ئیتحادی وەک نەک دەرکردنی یاسایی تازە بەپێی دەستور
ئەو کاتا لە ساڵی 2021 ئەوە بوو کە هەمان ئەو پرۆژەیە کرا بە یاسا و پارتی ویشێتی پارتی کە جێگەری سەرۆکی پەرلەمانیە بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەیتوانێت ڕێگری لێ بکات بەڵام ڕێگری لێ نەکرد هاتن ڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسی شیعە و سوننەکان بۆ هەموارکردنی قەرارێکی سڵتەی ئیتلاف کە قەراری ژمارە سیە نەک دەرکردنی یاساییی تر ئەو کاتە ئێمە هەمومان زۆرێک لەوانەیە کە چاودێرە بوون وتمان ئەمە کارێکی نادەستوریە و لێرەدا بۆشێکی گەورە ئەدەین ئێمە ئەو زەمانە دەستوری کە دانراوە کە پێویستە کات یاسای محکەمەی اتحادی بەدوو لە تەرسێت تێپەڕێن بەم شێوەیە تێپەڕێنن نادەستوریە و خۆمان دوای بازەکەی دێن ئەوە تا ئێستا کاتێک کە زیانەکە ئاگرەکە گەیشتە بەرژەوەندەکانی خۆیان و بۆ هۆی ئەوەی کە مەترسی بێ بۆ سەر ئەو گرێبەستانەی کە دەچێتەوە بەرژەوەندی ئەوان نە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا تینیان بۆ هاتوو دادگاکە بە نادەستوریدانێک کە خۆیان دەنجیان پێدا کە لە یاسای ژمارە 25 ساڵی 2021دا باشە بەس دکتۆر سەبارەت بۆی کە ئەو داکۆکی کە هەیە لە دۆسیەی نەوت بڵێن ئەو داکۆکی کە هەیەە بۆ دۆسیەی نەوت بۆ کاتی خۆی لەسەر ریفراندۆم نیان بوو دوایەوەی کە لە مانگی 11 ساڵی 2017 دادگای فیدراڵی هەمان دادگا ریفراندۆمی هەڵوەشاندەوە وتیان ڕێزی لێ دەگرین بۆچی ئێستا ئەو کاتە ئەو عینادیە نەبوو ێستا لە سەرنەوتەکە ئەو عینادیەیەک دەلالاتە لە چی ئەو بڵێن ئەو ڕەتکردنەوەیە لە ڕاستیدا لە ماوەی درێژی دەسەڵاتی ئەم دوو پارتەدا بە تایبەتی وەم حکومڕانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوەندەی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەلمەندویانە ئەوەیە کە ئەوان ئەوەندەی بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن ئەوەندە شتێک نییە بە ناوی بەرژەوەندی نەتەوەیی بەرژەوەندی گەل بەرژەوەندی هەرێم بەرژەوەندی نیشتیمانی و استراتیژی کەواتە بەرژەوەندی استراتیژی لای ئەوان و بەرژەوەندی نیشتیمانی لای ئەوان بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیانە چ دارایی چ هێز و دەسەڵات کاتێک کە ئەم بڕیارە دەبێتەوەی ئەوەی کە بەرژەوەندیەکانیان بخاتە مەترسیەوە بە تایبەتی چ بەرژەوەندی داراییان دەخات لە دووشەوە بەرژەوەندیان دەخاتە مەترسیەوە بەرژەوەندی چیان بەرژەوەندی داراییانە کاتێک کە زۆرێک لە کۆمپانیەکانی کە کاری بۆ منە چ گواستنەوەی نەوتەکە چ پاڵاوتنی چ پاسەوانی چ یعنی زۆرێک چ پشتیان لەناو کۆمپانیەکانی بەرەمێنانە بەشی خۆیان تیا لێرە مەترسی بۆ سەر بەرژەوەندی تایبەتەکانیان دروست بێ و کە بەرژەوەندی حیزبەکانیشیان وابەستەی بەرژەوەندی تایبەتەکانیان کردووە بابەتیشی دیکەم بەرژەوەندی استراتیژی سیاسیەکان واتە دەسەڵاتیشیان ئەگەوێتە مەترسیەوە چونکە ئەمان هاتوون بەشێکی زۆر لەو تۆڕە فراوانە پەیوەندی کە هەیەیانەوە زۆرێک لە دەوڵەتەکانیش کە پشتگیریانەکەن یا کۆمپانیەکان پشتگیریانەکەن و پشتگیریان هەیە بەهۆی ئەو بەرژەوەندیەوەیە کە بۆ کۆمپانیەکانی بەرامبەرەکانیان دابین کردووە لە ڕێگەی بەهەڕاجکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە باشە بەس بە کورتی دکتۆر بەڵێ ئەو بەرژەوەندیەواتە دەسەڵاتەکەشیان نەکرێتە مەترسیەوە ئەو پشتگیریان نامێرێت باشە بەسەر چەندە خۆ ریفراندۆمەکان بۆ دەوڵەتیش نەبوو بەڵام دەلالاتە لەوەی کە کاتی خۆی بە بڕیار ریفراندۆم کاڵوەشایەوە دادگاڵیشان پێ رازی و ئێستا بەو بڕیار رازینین نەوتەکان پێ پیرۆسترە لە دەوڵەتەکە وتم باسیەوەم کرد کە بەرژەوەندی استراتیژی و بەرژەوەندی نیشتیمانی لای ئەوان بەرژەوەندیەکان تایبەتەکانی خۆیانە واتە ریفراندۆم و بەرژەوەندی ئەوەی کە ناویان نابوو بە تەقنینەتەوەی ئەیان کوتا هیچ لە حەقیقەتدا بۆ ئەوان تەحقیقی بەرژەوەندی نەبوو تەنها سیناریۆیەک بوو بۆ ئەوەی ئەگەر هێنا یعنی ئەگەر سەرکەوتن ئەو کاتە ئەبەد و ئەبەدەوان حکومڕان بن بەنای ئەوەی کە دەستکەوتێکیان بۆ گەلی کوردستان بەدەستێناوە وەگەر شکستیانەوە خەڵکی کوردستان باجەکەیدا وەکو باجەکەی داوە بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم لای ئەوەی کە ئێستا بژاردەکانی بەردەم هەرێم چین لە بڕیارەکەی دادگایی چ بژاردەیەک دەگەڕێم وڵات دکتۆر محەممەد گەرم وڵای بەرزت سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی نەوت بڵێن ئەمڕۆ $190 بوو پێ دوایەوە کارەکەی چیە کە نەوت ئاوا بەرزە بەڵام ئەوە دۆخی موچەیە ینی دەکرێت لەگەڵ زانستی ئابووری و لەگەڵ منتیقیش دێتەوە نرخی نەوت ئەوەندە بەرز بێتەوە بەڵام تۆ موچەت پێ نەدرێ بڵێ ئێستا حکوومەت دەڵێن ینی داهاتەکان بەشی خەرجی و موچە ناکە وڵای زۆر باسیەوەی کراوە کە نەوت بەرزە و موچە نادرێ و یا داهاتێ و موچە نادرێت و من تۆ سەدا خەڵک لە بازار لە شەقا باسی و بابەتەی دەکاتەوە گومان لەوەی دانێک کە ئەوە ڕاستیەکە و دووبارەی دەڵێمەوە
خەلەلەکە بۆ دەگەڕێتەوە عیبەکە بۆ دەگەڕێتەوە ئەو گرێبەستەنەوتیانەیە کە کراوە ڕاستی چکە بە شێر زۆر ئەو داهاتێکە لەنەوە دەست دەکەێت بۆ کۆمپانیا بیانەکان دەچێت بۆ نمونە مەسەڵەن شەریکەی DNOی نەرویجی ئێستا بۆتە ملیاردە بە نەوتی کوردستانی خەڵکی کوردستانیش نەوت نییە خۆ پێگەرم کاتەوە نەک داهاتی کۆمپانیەکانیان بۆ پارتە دەسەڵاتدارەکانیش دەڕوا چونکە تاوانوانە بۆنیش کری گواستنەوەی بۆری ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسی کردوێت کە لە سەدان نۆیە کە بەشی زۆری لە ناوخاکی یاریمی کوردستان و ناوخاکی خۆت دەکرێت کرێ بۆری بدەشتی وە هەیە لە دنیادا لە خاکی خۆتدا کاتێکی کە شەفافیت نەبوو دموکراسی نەبوو میدیای ئازاد و سەربەخۆ نەبوو شەفافیت نەبوو بەیانی ڕوونی نەبوو هەموو گومانێک دەکرێت و خراپترین گومان دەتوانرێ بکرێت لەبەر ئەوەشە کە خەڵک گومانی زۆرە کە بەڵێ کۆمپانیاکانی حیزبە سیاسیەکان بەشدارن لەگەڵ کۆمپانیا بیانەکان بۆ ئەو حاڵەتەی کە بۆ داهاتی لە داهاتی کوردستاندا بەشی زۆر ئەوان دەبن بۆ حکوومەت کە بەنا حکوومەتی نامێنێتەوەی تر وەکو باسم کرد بەشی زۆری بۆ لە ساڵ هەندێک مەسەن دیێن ئەو بازام لە ساڵ 6 دەیبات با ئەوانش لە ساڵ دەوی بێنێت چی دەمێنێتەوە بۆ برادرەوە ئێستا باز لەو دەکەین کە لە سەدا 50 بۆ خەرجی و بۆ حەقدەستی کۆمپانیا و بۆ کرێبۆری و نازانم بۆ قەرزەوانێ دەڵان لە سەدا چلوویەکی داهاتی نەوتەکە ئێستا بۆ خەڵک لە سەدا 50 هەر لەوێ دەبێت بڕوات لەوانەیە زیاتریش بێن بەزە وەزمونی کە بەرز خوێن تۆ لە وڵاتانی تر ئەوە هەیە ئەسان شتوانە ئەگەر وا بە خەڵک نوتی دەرنەدێنا من ماوەیە بەڕاستی دەستی بۆ نەدەبێت هەتا لە عێراقی ئەوە نییە بەس ئەو گرێبەستانێک کە لە عێراقی کراوە زۆر جیاوازەوە کە لە هەرێم کراوە بۆ کۆمپانیا بیانەکان هەموو داهاتن بۆ کوردستانی لە 2005 6 حوت نەزانم هەتا 14 چکە لێرە هەڕاز کرابوو کۆمپانیای بیانی دەکرا بە شەریک لە داهاتینەوەت ئەو لێ نیاک نەماوە دەورانی سەرەتای ئیمپریالیزم و کۆلۆنیالیزمە کە دەچوون کۆمپانیا بیانەکان دەهاتن عەقدیان دەخستە بەردەم کابرای بەناوبەر پرس و پیان ئیمزا دەکرد و لە سەدا 60 بۆ خۆ دەبەر شتێک دەماوە بۆ ئەو وڵاتانە بۆ نمونە لە ئێرانێ مەسەڵەن شۆڕشی مصدق لە ئێرانە بەهۆی چیە و بۆی خراپی ئەو گرێبەستانە بوو کە شای ئێران کردبووی و لە ساڵ 1970 کە عێراق نوتی خۆماڵی کرد بەهۆی ئەوە بوو کە گرێبەستەکان خراپ بوو و هەمان حاڵەتیش مەسەڵەن دوای 100 ساڵ لە مێژوویەوە دەرێنان تقریبان هەرێمی کوردستان هاتووە ئەزمموی سەرەتاییترین گرێبەستی نەوتی کە لەلایەن کۆمپانیا بیانیە کۆڵۆنیالیستەکانەوە تەعمیم کراوە دروست کراوە پیادە دەکات لە کوردستانی جا بۆیە ئەوە بەڕاستی دەبێت هەڵوەسێ لەسەر بکرێت ئەمجار باسی دادگای عێراق کراگەر دادگای عێراق بتوانێت کارێکی بکات کە ئەو گرێبەستان هەڵوەشێنێتەوە لە خزمەتی حکوومەتی هەرێمی باشی دەزانی هەر زۆریش ئەو لە خزمەت بوو دژایەتی لەلایەن بەرپرسانەوە بەڵام بەشێکی زۆری خەڵک بڵێن پێی خۆشە بەڵام دژایەتی شەیە لەلایەن بەرپرسانەوە بەڕای دەکەنەوە بەخوای لە بەرپرسەکانش کە گەرجگیرانە بیرکەنەوە لە بەرژەوەندی خۆشیانە لە بەرژەوەندی خۆیانە کە ڕەوشێک دروستی بێ ئەو گرێبەستانە باڵتڵ کاتەوە کە باڵی کاتەوە کاتی تۆ داهاتی زیاتر دەبێت و خەڵک زیاتر استفادە لێ دەکات لە داهاتی نەوت ئەمجار کاک حاکم خۆشیان هەر ئەوە نیەت و موچابێت تۆ کە بترێت لە دنیایشی معاسری شارستان هاوچەرخی شارستانیدا بژیت نابێت ژیان و کیاون و قەواری ژیان کورتکەوێت بۆ موچە دەخوات دێنەیە چەندی دەبرنیا چەندی نابڕن بەڕاستیەوە لە هەموو ڕێیەکەوە لە ڕووی دەڕوونیەوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی هەموو ڕێیەکەوە کارەساتە بۆ تاشی کورد کە 10 ساڵە 7 ساڵە چەند ساڵە خەم و خیاڵ و باسی بۆتەوە دەخوا موچێتی هەمووشێنە لە کاتیشەیە کە تۆ لە وڵاتێکی دای نابێ ئەو هابێت بەڕاستی نابێ مشکلی موچیا بێت ئەسڵ نابێت مشکلێت چییە تۆ تەماشاکە دوای 2004 زیاتر ئەو بۆ بەزمێ 2014 بەڵام لە بەسان پێش ئەوەی کە سەدام ڕوخێت بەسان لە نەوەتەکان مەسان چکە و کاتی زیاتر ئەو حیزبانە لە خەڵک نزیک بوون داهات نەبوو با هەمانجا خەڵک موچی خۆ وەردەگرت وا بوویانە من لە وڵاتی نەبووم لە نەوەتەکانە بەس بە داهاتی خەڵک سنووریەکان بەڵام بەسەم ئەوەی کە بۆمبازەکە مەسای مشکلی خەڵک و موچی وەردەگرت ئەم وەختیش کە کۆمپانیا بیانەکان هاتن و سەرمایە زۆر بوو
هاتنی سەرمایی ڕەش ناڕەوا بۆ بازارەکان کاری شوای کرد کایتر خەڵک هەم بازار تێک بچێ هەم ڕەوشی گرانی و هەرزانی زۆر خراپ بێت. بەزیستە پێ دوێنەوتەکە هەلی کاری تێکدا بازاری تێکدا و موچەشی تێکدا بەڵێ هەلی کاری تێکدا بۆی مەسەن ئەو هەموو شەریکانە لێرە ئیشدەکان لە سەڵات چەندی گەنجی کورد لەو شەریکانە ئیشدەکە مەسە من زۆر خەزەناس دەرچی کۆلێژی ئەندازیاری نەوتە بەڵام بێکارە جاوەرە تەماشا بۆیە دەم باسیەوەی کەم بەڕاستی ئەو کە خاڵی گرنگ بێ خۆ ژیانی کۆمەڵ لەسەر تەنها موچەنیە باشە من موچەم هەیە تۆ موچەتەیە بەڵام تۆ حسابی ئەوەشکە کاکاتی من مامەستام ڕۆژانە پەیوەندیم هەیە لەگەڵ گەنج ئەوانە کە دەرچوون لە 1970 ئەو گەنجانێک کە دەرچوون لە زانکۆ پەیمانگاکان هەمووی بێئیشە نابین مەسەن ئەو گەنجانێک کە ڕوود لە وڵاتان دەکەن قوربانی بە ژیانی خۆیان دەدەن لەبەر چیان لەبەرەوەی کە کابرا لێرە خوێنی تاواکرۆ بێکارە. سوپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتە کاریگەری دواکەوتنی موچەش قسە دەکەین. کاک دکتۆر ئەمین بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە زۆر قسە لەسەر دەکرێت و دادگایە بڵێن دوای لەسەر بژاردەکانیش قسە دەکەین بەس سەبارەت بەوەی کە ئەم دادگایە دەڵێن دادگایەکی سیاسیە. پێ دوایە دواخستنی سکاڵاکە لە 2012ەوە کە تاکو ئێستا بووە و سکاڵای دیژینە و تێرێم هەر لەسەر داوای بەرپرسانی هەرێم سیاسی بوو ئێستش کە بڕیارەکە دراوە هەر بڵێن سیاسەتی بێگومان پێوە دیارە. ئەی بژاردە چیە بژاردەکەی بەردەم هەرێم ئێستا چی بکە ئاوارەتی کەنەوە یاخود بژاردەکە چییە؟ کاکەچیم دواخستنی ئەو سکاڵایە سیرکردنی ئەو سکاڵایەوە سکاڵاکەی ساڵی 2009 پەیوەندی بەوە بۆ کە ئەو کاتە هەرێمی کوردستان بە بەردەوامی شاری کردووە داوای کردووە لە دادگای باڵای فیدرالی کە ئەو داوایە پژێ بخرێدا و یاسای نەوتوغاز دەرەچێت واتە تا و کاتێک دەسەڵاتیانە بووە کردویانە بەڵام کاتێک کە معادلەکە دەگۆڕێت و زۆر گوێیان لێ ناگرن ئەو کاتە دادگاکە یانی داواکە بینێ و قرارەکە بۆ شوێ دەدا. من ئەگەر پێم بڵێیت ینی بێ قسە لەسەر ئەوە کەمایە داواکەی یان سیرکردنی یا بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دەسووری یا دەسووری نییە ئەوانەیە ڕێکشترم هەبێ بەڵام کاتێک کە بڕیارەکە ئەدرێ یەک ئیشی کە لە ڕووی لۆژیکیەوە و لە ڕووی دەسووریەوە باشترە و هەرێمی کوردستان یەکەم جار بەداخەوە ینی ئەوانە نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستانەکەن چونکە ئەوەندەی سەیری بەژۆندەکانی خۆیانەکەن سەیری بەژۆندە استراتیژیەکانی خەڵکی هەرێمی کوردستان و ئەو نیشتیمانە ناکەن کە ئەوان ئێستا خۆیان کردووە بە لەبەرچاو دێت ئەوەگەرنا دەبوایە یەکەم جار ئەوان یەکەم ڕێزیان بۆ بڕیارەکە دەربڕایە و هاتنایە لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ بەغدا لە حیثیاتە بەیان توانایە کۆمەڵە بە ئیتفاقیە شت بکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەی کە لە قەزانجی خەڵکی هەرێمی کوردستان بێ بەڵام لەبەر ئەوەی کە ئەمان کەوتونتە کۆمەڵێک داوە یان جۆنگاوی ئەو گرێ بەسەنەوتیانەوە خۆشیان بەرژەوەندەکانی خۆیان وەکو وتم لە ڕووی داراییش و لە ڕووی دەسەڵاتیشەوە لەسەر ئەو گرێ بەسانە بنیادناوە پێگەی خۆیان چ لە وەکو ینی دەسەڵات چ وەکو لانی دارایی بە و گرێبەستانەوە بسۆتەوە بۆیە بە ئاسانی نیانەیە بەدەستبەردار بن وەگەرنا ڕێکەوتنە سەرم بابەتە زۆر ئاسانەوە ئێمە هەت پێشتریش لەوانەیە لە کەناڵەکەی ئەوە وتپێتمان کە بەنووسین و بە وتنیش وتومانە پابندبوونی هەرێمی کوردستان بە ڕێکەوت بە یاسای بزدەی ساڵی 2021ەوە زۆر لە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە چونکە هەرێمی کوردستان ئەو نەوتێکی فرۆشی وەکو ئەوەی ئەمڕۆ بینیمان ینی 400 لە کۆی ینی 12 ملیۆن و نیو بەرمیل 410 ملیۆن دۆلار بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ماوەتەوە لە کاتێکە عێراق ینی کاتە 13.5 لە ساڵ 13.5 ئەو نەوتەی کە عێراق فرۆشتێتی لە کاتێکە عێراق بە 92 بەرمیل و نیو 2 ملیۆن بەرمیل و نیو 8 ملیار و تقریبا 700 ملیۆن دۆلاری بەس پارە داهات بە ماوەتەوە کە ئەگەر ئێمە تەنها لە سا 12.5 داهاتی عێراقمان لە نەوتەکە وەرگرتا زیاتر هەرێمی کوردستان بەس لە سا 12.5 نەوتی عێراقی وەرگرایی خۆشیێر نەفرۆشتایە ئیخۆیار نەفرۆشتایە ئەو کاتە هەرێمی کوردستان 1 ملیار دۆلار واتە 1 تریلیۆن و نیو پارەی بۆ مایەوە واتە تەنها لە سا 12.5 عێراقی وەرەگرت 1 ملیار دۆلاری داهاتی هەرێم بەشیە بوو لە عێراقا لە داهاتەکانی کرد کەواتە هەرێم بۆ ئەمە ناکات
هەموو دقەیە کە هەرێمی کوردستان پابەندی بە یاسای نەوت و غازی عێراقیەوە بە یاسای بودجەی عێراقیەوە بە قەراری محکەمەی اتحادیەوە هەموو ڕۆژێک لە 150 داهاتی خەڵکی هەرێمی کوردستان بەزایەدا. واتە بۆ نمونە ئەگەر ئێمە پابەند بووینایە ئەم مانگە 1 ملیار دلار بۆ هەرێمی کوردستان داهات. لەو ملیار دلارەکە ئێمە لە نەوتی خۆمان 410 میلیارمان بۆ ملیۆن دلار ماوەتەوە. ئەگەر 500 یان 600 بۆ موچە خەرج کرایە باشە لەو پارەیە 700 بۆ موچە خەرج کرایە لەو پارە کە ئەوەندەی 600 پێویستە لە 600 میلیار واتە 400 میلیار ملیۆن دلار بۆ خەدەمات و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بوو. جادەی ئاوەدانەکردەوە، مەکتەبی دروستکرد، خەستخانەی پێ دروستەکرا، ینی سلفەی خەڵکی پێدرایەوە، قەرز دەدرا بە خەڵک. ئەزانی 400 میلیۆن دلار چەند زۆرە؟ ئەتوانرە هەموو ئەو گەنجانەی کە ئێستا ژنیان ژن بێنن بەوەی ئەوەی کە سلفەیان بدرێتێ. کاتێککە ئەمە ناکە کەواتە زیان لە خەڵکی هەرێمی کوردستانەدا. بەردەوامی ئەم حکوومەتە ڕۆژانە لە 150 داهاتی خەڵکی هەرێمی کوردستان بەزایەدا لە پێناویەوەیدا کە سوورە لەسەر ئەو سیاسەتی کە خۆیەتی و بە دەستکەوتیش و بە خزمەتیش بە خەڵکی هەرێمی کوردستان پرۆژێتەوە بەداخەوە. باشە بەس دکتۆر ئەگەر بۆ نمونە هەر بریارەکە ڕەتکەنەوە بژاردەکە چییە؟ لە کاتێکا بەڕێز دەڵی بژارە دروستەکە بۆ خەڵکەوەی کە لەگەڵ عێراق بۆ نمونە دەکرێت دکتۆریش باسی کرد لێرە کە بکرێتە دەرفەتێک بۆی کە گرێ بە سەنەوتەکان پێداچوونان پێدا بکرێت، مەسەلەی گواستنەوەی نەوت پێداچوونەوەی پێ بکرێت، فرۆشتنەکەی بە هەمان شێوە، گێڕانەوەی داهاتەکەی بە هەمان شێوە. ئەگەر سووربوون لە سەرڕەتکردنەوە چی ڕوودەدات بە بۆچوونی بەڕێز؟ کاکەشێم ئێمە لە فرۆشتنی نەوتی عێراقی لە ماوەی ڕابردوودا 11 دلار لە هەر بەرمیلێ کە نەوت دەفرۆشێ 11 دلاری بۆ تێچوونە ڕوە. باشە ئەگەر بەرمیلێ نەوت بە 100 دلار بفرۆشێ واتە 11 دلاری ڕاو بە تێچوونی نرخی تێچوونەکەی. لە کاتێکە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە 158 بۆ تێچوونە ڕوە. تێچوونی گواستنەوەکە لەگەڵ تێچوونی دەرهێنان و پشتی کۆمپانیەکان لە 158 کە ئەمە بەرزترین نرخە لە هەموو دنیادا. بەرزترین نرخە لە هەموو دنیادا کە ئاچێ بۆ تێچوونی کۆمپانیەکان. ئەمە یەک. دوو، کاتێک کە تۆ ناتوانیت گریمان هەڵیان کردووە، گریمان هەرچەند من پشتی خۆیان و بەان قەسک بەشی زۆری کراوە. بۆ نموناوەی ڕۆز نەفت ینی چێ وتوێتی بێت بڕینەوەتی هەرێمی کوردستان بفرۆشم بە کۆمپانیایەک بە 2 میلیارد دلار بەڵام لە هەموو بەرمیلێنەوە نزیکەی 13 دلاری بدرێتێ. ئەمە هۆکارەکەی ئەوەیە ئەگەر بەرژەوندەکانی خۆیانە، بەڵام ئەگەر ڕاستگۆ هەر ئێمە ئاسانترە بەوەی کە ئێمە تەناسول لەم دەسەڵاتە بکەین، تازە ئەم بەڵایان بەسەر میلەت هێناوە، ئەم زیانە گەوریان لە میلەت داوە، لە چارنووسی میلەت داوە و لە مستەقبەلی نەوەکانی ئێمەشیان داوە. ناچار واز لەم دەسەڵاتە بێنن بڵێن بابە ئێمە دەسەڵاتمان نەبووە، بێن ئەم دەسەڵاتە بدەنەوە حکوومەتی عێراقی کە حکوومەتی عێراقی دووبارەکەوێتە گفتوگۆ لەگەڵ شەریکاتی نەوتە بۆ ئەوەی ناچاریان بکات ئەو کاتە کە گرێبەستەکانیان تعدیل بکەن، هەموار بکەنەوە کە هەمواریان کردەوە ئەو کاتە لە نرخی تێچوونی نەوت هەرێمی کوردستان کەمە بێتەوە. گریمان ئەو کاتە ئێمە خەڵکی هەرێمی کوردستان چ قازانجێکەکە لێرە ئەگەر دەسەڵاتیشی بەسەر نەوتەوە نەمێنێ، بەڵام لە زۆنگا و لە کێشەکانی نەوت دوورەکەوێتەوە. حکوومەتی عێراقی ئەو کاتە پابەند دەبێت بەوەی کە بە بەردەوامی ئەگەر نسبەتی 12.5 زیاد دەکرێت نسبەتەکە، ئەمانە ئەم ڕێژەیە بۆ هەرێمی کوردستان لە داهاتی خۆی بنێرێ. ئەو کاتە زمانی ئەوە کرێ خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆر بێ و موچە نەبێ، نسبەتێک پارە بۆ ژێرخانی ئابووری تەرخان بکرێ، نسبەتێک پارە ئەنجا بێزگەلەوە ئێمە پەترۆدۆلارمان ئەو کاتە بۆ ئەنێردرێ، بێزگەلەوە بڕێک پارە بۆ ئەتوانێت بۆ دەسەبەری کۆمەڵایەتی و بۆ زۆر بابەتی دیکە تەرخان بکرێت. ئەمە لە هەموو بابەتەکاندا لە دەسەبەری کۆمەڵایەتی، لە خانەنشینی، لە هەموو ئەم بابەتانە خەڵکی هەرێمی کوردستان مەحرومترە لە چاو شوێنەکانی تری عێراقا. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمانە کاتێکە دێن قسە دەکەن ئیشەکانی خۆیان دیفاعکردن لە بەرژەوەندیەکانی خۆیان بە بەرژەوەندی میلەت ئەفرۆشتنەوە بە خەڵکی هەرێمی کوردستان و واکەن ئەڵەن خەڵکی هەرێمی کوردستان لەبێ سوپاسمان بکات لەبەرەوەی کەوتە ئێمە هێن کە دزیلەکەن، ئێمە هێن کە گەندەڵیەکەن، ئێمە هێن کە هەرچی سەرۆت و سامانی ئەم نیشتیمانەیە کردومانتە دیاری هەم لە بەرپی خۆمان و
هەمیر بۆ خاتری کۆمپانیای وڵاتانی سەرمایه‌دار. سوپاس دەکەم دکتۆر دواتەگەرێمەوە لای بەڕێزت بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالاکیە هوەری ورزشیەکان، خواردنە کوردەواریەکان لە فستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هەڵی تاسوجە لە فولکەی ئاسکەکان بێن بۆ فستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فستیڤاڵە پڕهێجانەکەی شار چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر محەممەد گەرمەوە لای بەڕێز سەبارەت بە کاریگەری دواکەوتنی ئێمە و چش قسە دەکەین بەس ئەمڕۆ سەرۆکی حکوومەت خۆی باسی لەوە کرد کە خەتای حکوومەت نییە کە موچە دواکەوتووە بەڵکو 200 میلیارد لە بەغداوە نهاتووە داهاتی سنوورەکان هەندێک سون خاڵ سنوور و پێویست ناکرێت بەڵام هەر خۆشی دەیگوت ئەگەر خەڵک داهاتێک دەزانێت ئێمە وەک حکوومەت پێی نازانین بۆی پێمان بڵێن بیگەڕێنەوە بە حکوومەت با پێمان بڵێن خۆ چی بوو لەسەر لەکوێ کاکڕایم کە ئافو کاک ئەو قسانە دەمێکە دەکرێت بەڕاستی ئەو کاک منسوورش ئەگەر بەردەوام بێت لە هەمان سیاسەتی ئابووری کە تا 30 ساڵە بەردەوە هەیە بەڕاستی ئەوش تووشی مشکلە دەبێ و تووشی بەرپرسیارەتی زۆر گەورە دەبێت جا بۆ ئەو باشتر بوو بەڕاستی وەکو سەرۆکی تازە وەکو کەسی تازە وەکو مۆدێڵی تازە بێت ڕەوشێکی تر فۆرمێکی تر لە ئابووری لە کوردستان بە پیاده بکات ئەو بتوانێت چاکساسیەکە کە پێچەوانەی ئەوە بێت کە 30 ساڵە لە کوردستانیدا بەردەوامی هەیە و خەڵک بە خۆم شخصەن تەوقعی ئەوم دەکرد بەڵام پێم ناخۆشە کە مەسەن سەرۆکی حکوومەت دێت مەسەن ئەو پاساوانە دێنێتەوە کە بۆ خۆش حتمەن بستوێتیەوە خەڵک قبوڵی نییە و زۆر خەڵک لایەک دەڵێ کێ دەزانێت داهات لەکوێوە پێمان بڵێن ئەوە خۆشی دەڵێت کە سنوورەکان ناگەڕێتەوە ئەوە ڕازەکە لەوێ دیارە ئیداهاتی ئەو کاڵە داهاتی سنوورەکان ناگەڕێتەوە ڕاز دەکات بالفعل مەسەلەن چێ دەزانێت داهاتی برێت 30 ساڵ داهاتی برایم خەلیلی ڕۆژانە چەند کەس دەزانێت ئەماشەوە باشما جا مشکلەت چێ ئێمە کۆمەڵگایەکی میلیشیایی مەهنی عەزیزم من ساڵەهای باز دەکەم بە هاوتەر شکاری ئەو حاڵەتەم کردووە لە کوردستانیدا کاک منسوور دەڵێ مەسەلەن هێزی هەیە لە شوێنیشی پارە نادا لەو لاش نیچر نایدات ئەمجا پارتی دەڵێ یەکێتی دەڵێ پارتی دا ڕۆژێک دروست بووە لەو حاڵەتەیدا خەڵکی کوردستانی بەڕاستی توش بووە نازانێت چی بکات مەسەلەن ئێستا یەکێتی دەڵێ من دەڵێ کە نایدات پاساوی دەڵێ پارتی نایدای گومرگەکانیش بۆ پێ ئەو دەڵێ پارەی نەوت ناگەڕێنێتەوە ئەوش دەڵێ لە سلێمانی داهاتی ناوخۆ ناگەڕێنێتەوە لە ڕاستیدا هەردووشیان ڕاست دەکەن هەردووشیان ڕاست دەکەن بەڵام چیان خەلەلەکە لە هەردووچیانشدا هەیە خەلەل لە ئەسلەکە بەڵام بۆ ئێستا هەردووچیان ڕاست دەکەن بەڵام چێ بەهای ئەو حاڵەتەیەدا
هاوڵاتی ناتوانێت موچی هەبێت هاوڵاتی ناتوانێت خوێنی تەواو کرد چەند ساڵ ناتوانێت دا بمەزرێت هاوڵاتی نەخۆشە ناتوانێت خستخانەیەک نەچ عیلاجی لێ بکات ئێستا هەندێک خستخانە سلێمانی پارەی دەرمان نییە پارەی کۆمپانیەکانی پاکار شەر نادەن بەڵێ ئەوە هەیە ئەمجار مەسەر دەها خستخانی ئەلی کراوەتەوە سیستەمیش ئابووری لە کوردستانە دەخەریکە پیادە دەکرێت پیادەش کراوە کە هەتا لە ئەمریکاش کە سەرمایه‌دارترین وڵاتە بەو جۆرە نییە کە خەڵک باجی هەموو شتێک دات بام حکوومەتی خدماتێک پێشکەش نەکە تۆ بازە دەی من بازە دەم بەڵام خۆ دەبێت خستخانە بەلاش بێت لەبەری ئەوەی کە تۆ کە بازی دەبێت شتێک وەربگریەوە تەماشا دەکە ئەوەش نییە بۆیە ڕۆژەکە بەڕاستی زۆر جددیە زۆر خەتەرناکە زۆر ترسناکە بە تایبەتی لەژێر سای ئەو گۆڕانکاریانێک کە لە ناوچە ڕوودەدا لە دنیا ڕوودەدا دکتۆرەگەر بەرپرسانی هەرێم بەداوام من لە ڕەتکردنەوەی بەرارەکەی دادگای فیدراڵی بۆ خەڵک باش دەبێت یاخود چی ڕوودەدا ئەگەر چی ڕوودەدا بە بۆ چوونی وەڕێزت لەبارەی نەوتەوە چی بەسەر وەڵڵا گەر بەردەوام من لەوەی کە تحەدی بکەن مەسەن بڕیارەکانی دادگای عراقی کە بخوان دەنجە بە عراقیداوە بە دەستوری عراقیداوە کاتی من دەنگ بە دەستوری عراقی نەدا وەکو خۆم ئەمانەت مەسەن دیعان دەکە کە عراقی ئاشتی و ئازادی بنیات نێنەوە خەڵکی هەندە دەنگ بە عراق بدات ئەو عراقی کامڕۆ دەبینی دادگایشی هەیە لە کەوتویە ژێر شمشێری دادگای عراقی سپێنێتەوە ئەو هەر بڕیارێکی دادگای عراقی ڕەتکەوە ئێستا عراقی جاران نەمەوە عراق لە ژێربەندی حوتاتۆتە دەرێت سیادەتی خۆیە هەر کوردیش ئیشی بۆ کردوەوە هەر کوردی مەسانە وەزیری کورد وەزیری کوردەکە ئیشی بۆ کە عراق لە ژێربەندی حوت بێتە دەرێت عراق وڵات سەروەری بۆ بگەڕێت سەروەری ئابووری هەیە سەروەری سیاسی هەیە دەتوانێت هەموو دەستی ئاواڵەیە ئەمجار وڵاتانی گەورە بەرژەوەندیان لەگەڵ دەوڵەتی مرکزی عراقی هەیە وەکو لەوەی کە هەرێمێکە هیچ هەوێتیشی نییە کە هیچ سیادەتێکی نییە کە هیچ یەکگرتوویش تێدا نییە هەرێمەش مەسەڵەن وەکو هەرێمێکی بەهێزی یەکگرتوو بە خەڵک 100% پشتیوانی بە بالفعل دەیتوانێت قسەیە بێت ئەوان بەو حاڵ شڕێوە تۆ بەرامبەر عراقێکە هەموو خەڵک تەمای ئەوەیە کە لەگەڵ عراقە پەیوەندی بێ بۆ ئیستیفادەی ئابووری لێ بکە بەڵام تۆ هیچ نییە ئەمجار حتا تۆ کە تەماشا بکەی ئەو هەر لە دوای بڕیاری دادگای عراقی پشکی ئەو کۆمپانیانێکە لە هەرێمنەوە دەردێنن پشکانی هەمووی دابەزی سفر خەڵکی سقی پێ نییە و حتا کۆمپانیا بیانیەکانش وردەوەردە ئێستا لە هەموو دنیا بگەڕێت کۆمپانیاک ئامادە نەبێت لە مەجاالنەوەدا لە کوردستانی عراقی ئێستا طبعاً دوای بڕیارە و لەوانەیە هەر دادگای عراقی بڕیارەکات بۆی سزای ئەو کۆمپانیانە بێستا لەوەژە ترسن کە مەسەن نەوتی عراقیان دەرهێناوە بێ بڕیاری حکوومەتی ناوەندی و دوورش نییە هەتا ئەوانەی کە بەشدار بن لەو دەرهێنان و بارزکردنی نوتی کە پێڵێن عراق خۆ عراق نییە بەڕاستی وەکو خوێمە بەڵام بۆ ئێمە هەیە عراق تووشی لە پسینەوەش ببن و ئێستا زۆر لە بندڵنیام زۆر لە کۆمپانیا بیانیەکان ترسیوانە کە سپێنێ تووشی لێپرسینەوەی قەزایی ببن لە دادگای عراقی و لە دادگای جیهانیەکانیش جا پرسیار ئەوەیە مەسەن لەو ڕۆژەیدا وەزی هەرێم ئاوا ناکۆک و نایەگرتوویە و هیچ سیستەمێکی ئابووری نییە کە بەرنامە هەبێ بۆ ئێستا بۆ چەند ساڵی تر لە ڕووی گەشە پێدانی ئابووری خۆر ئابووری هەرنەوت و موچێنێت بێ حسابی گەشە پێدام کە بەڵگەرم وڵات دکتۆر ئەمین بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە پرسی موچەش دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم هۆکاری بە بۆچوونی بەڕێزت هۆکاری چییە کە موچە ئێستا ئاوای بەسەر هاتووە چونکە ئەمڕۆ حکوومەت باسی لەوە کردووە کە خەتایوان نیە لەبەرەوەی 200 میلیارەکە نەگەیشتووە لە هەندێک سنوور پارەکە ناگەڕێتەوە ئەی پارەی نەوتەکە ئەی بڵێنەوە هاوکاریە و پەیمانان داهاتی ناوخۆ جگە لە 200 میلیارەکەی بەغداش کە پێشتر بڵێن 702 میلیار خۆیان دەداین جا 200 میلیارەکەی بەغداش 902 میلیار سەرنجی بەڕێز چی بوو لەسەر دواکەوتنی موچە لە ڕاستیدا یەکێک لە خاڵە هەر زۆر لاوازەکان و ناشرنەکانی لێدوانەکەی مەسروور بەرزانیەوەیە کە بازەوە کات کە لە هەندێک لە خاڵسنوورەکان دەهاتی هەندێک خاڵسنوورەکان ناگرێتەوە کاتێک کەسێک حکومداریەکە لە شوێنەکان دەسەڵاتدارێتیەکە واتە سەرکەوتنی دەسەڵاتەکەی بۆ ئەناسرێتەوە کە بتوانرێت لانی کەمی ینی هەموو پێگەکان یان سەرچاوەکانی داهات بە شەفافانە ڕوون بکاتەوە و کۆنتترۆلیکە و بیخێتەوە خزمەتی خەڵک کاتێک ئەمە ناتوانێت واتە لە سەردا و فەشەلیێنەوە یەک
واتە شکستێنەوە ئەم دەسەڵاتەی ئەوان وەم شێوازی بڕێبرنە شکستێنەوە ئەمە تەنان لە ڕووی کۆنتترۆلکردنەوە بێزگەلەوەی کە لە ڕاستیدا درۆ لەگەڵ خەڵکاکەن لە چیا درۆ لەگەڵ خەڵکاکەن بۆ منە هەمومان نەزانین وە زۆرێک لە برادران و پەرلەمانتەرەکانیش ئەمە ڕوون کردێتەوە هەمومان نەزانین کە لە ماوەی ڕابردووە زیاد لە 360 ملیار دینار داهاتی ناوخۆ بووە لە مانکانی پێشووتە ساڵی پاردا وردە ئەم ڕێژەیە دابەزیەوە کە دابەزیەوە ئەگەر لە سنێمانی بەشێک لە بودجەکە وەکو ئەڵێن دیار نامێنێ لە سنێمانی لە هەندێک شوێنە لە کۆتاییەکە هاتووە سەر 7 ملیار دینار کە لە پێشتر لە 166 ملیار دیناری داوە بە هەمان ڕێژە لە هەولێریش دیار نامێنێ کەواتە ئەمە اتفاقێکی زمنیە تۆ ئەوەندە بەری من شەوەندا بە تا ئێستا ئەمان سیستەمی بەڕێوەبردنە سیستەمی دوو ئیدارەیەکەیە ئەگەر تۆ پارەکە نهێنی منش پارە نایەنم ئەگەر تۆ بێنی منش هێنم ئابەم شوەیە ئایا خەڵک لەکوێ ئەم معادلەیە بەرژەوەندەکانی خەڵک لەکوێیە خەڵک بە سەیریان کە کەمان ینی بەرامبەر بە یەکتری دزی بکەن و لە یەکتر چاو پۆشن و خەڵکی ژیژ نەڵێ کاتێک کە ئەماکەن بەهۆی ئەم جۆرە سیاستەوە ناتوانن حکومڕانی بکەن و ناتوانن تەنانەت موچە ینی کێشی سەرچیەمە ئەوەیە موچەیان پێ نەدرێت ئەی باشە خۆشیان ینی موچە نییە ئەی خزمەت گوزاری تر ئێمە ئەگەر ملیۆنی خەڵک مۆزەف و موچەخۆری کەتی گشتی بێ ئەی 5 ملیۆنەکەی تر خەڵکی چییە ئەی چۆن ژیانی ئەوان دابی نەکرێت نابێت پارەیەک بێتە بازارەوە نابێت هەلیکارە بێ نابێت ژێرخانی ئابووری وڵاتە گەشەی بێ بدرێ نابێت بە بەردەوامی نوێکردنەوەی جادەوبان و شەقام و ینی بینا و تەلاری گشتی هەبێت نابێت ینی سنفە بدرێ بە خەڵک بۆ یاخود ئەوانی تەنانەت بۆ ئەوانی کە دانێت بەرەمێنام بکەن تەنان ئەوانەی کە کۆمپانیانی کە خزمەتی گشتیەکەن لە بری دامەزای حکومەکانی وەکو شارەوانی پاکەرەوە یاخود دابینکردنی دەرمان پارەکەی ئەوانی ژەگرن نایدن ئەزانی لە ماوەی ڕابردوودا لە 2014 و 15 چەندها کۆمپانیا ئیفلاسی کردنا خەڵک سەری خۆی هەڵگر بەهۆی سەستی ئەمانەوە لەبەرەوەی کە پارەیان لای ئەم حکوومەتە بوو پارەکەی ئەمانیشی برد خواردی شوانیش بەسترەبیان کردبوو قەرزیان کردبوو هەمووی ئیفلاسیان کرد باشە خەڵک بڵێ چی کاتێک کە تۆ شکست دێنیت ئەی شکست لەمە زیاتر چییە بۆیە پێم وایە لە ڕاستیدا ئەمان ینی دووبارەکردەوەی ئەم مەشهەدانە هیچی نامۆ نییە ئەوەی کە بینین لە 2014 بە بەردەوامی هەمان قسەوەمان گفتە ئەمان هیچیان جیاواز نین ئەمە مەسرورە ئەمە نێسیربانە ئەمە قووە تاڵەبانیە هەمویان یەک سیاست پەیڕەو دەکەن وەمژیان کاتێک کە دێتە سەر بابەتە استراتیجیەکانیان سیاستە گشتێکە دژی یەکتر ناوەستنەوە بینیمان لە بەرامبەر بە قەرارەکەی مەحکەمەی اتحادی هەمویان بێکەوە قەرارێکیان تەبەنی کرد کە ینی چۆن بڵێ ڕدانەوەی قەرارەکەی گەیواڵی فدرالیە بەڵێ تۆ پێ دوای ئێستا داهات نەبێ کەموچیان دواخستۆ و دەنگ و باسیینە یاخود پەیوەندی بە چیەوەیە ئێستا داهاتەکە کە نادرێت وە سەبارەت بە وتومانە داهات دوو زۆر داهاتە داهاتێکەیە کە ئەمان ئەڵەن کاکە ئەم بەشە بۆ داهاتی گشتی ناوە ناوەزارتی دارایی ئەینێرن وەزارتی دارایی ئەم بەشە بۆ ئەوە هەندێکیشی نانێرن ئەوەی کە ناینێرن ئەچێتە جیرفانی خۆیانەوە هەیە ڕاستەوخۆ ناینێرنەوەی ئێستا دەستیان بەسەراگرتووە لە بەشێک لە داهاتی نەوتە یاخۆت بۆ نمونە بیرە نەوت هەیە ئەی فرۆشت و داهاتەکەی ناچێتە خەزانەی گشتیەوە داهات یەم بیرە نەوتە حساب ناگرێت سەر خەزانەی گشتی و ناچێت ئەچێتە جیرفانی خۆیانەوە ڕاستەوخۆ داهاتی سنوورەکە حدودەکان هەیە ئێستا ینی چۆن لە بەشێکی باشکرا دەبنەوە تا مجارێ خۆشیان لەسەر یەکتری بنەوە بەشایت ئەوڵێ ئەوەندەی بردووە ئەوەندەی بردومادەمە ئەو دەیبرد ئێمەشەوەدا ئەبین ناهێڵێنەوە داهاتە بگەڕێتەوە ئەی بن بۆ خۆیان لە ژوە سەرپیەکەن ئەوە خۆیان نەزانن باشە دکتۆر کەواتە ئەو پارێک ئەچێ بۆ وەزارەتی دارایی بەڵێ بەشی موسە ناکە چونکە بەشێکی کەمی ئەچێ بەشێکی ئەبن بۆ خۆیان هەمووی بەباشی ئەدا لەبەر ئەوەی کە ئەمانم گەندەڵیان تایە ناتوانن ئەم بابەتە دیسپلەی بکەن ڕێکوپێژی بکەن یاخبۆن منە داهاتی گومرگەکان چۆن ناتوانێت بە ئەلەکترۆنی بکرێت چۆن ناتوانێت بە وردی هەمووی ینی بە پێی حساب دقە بۆ دقە ئەم داهاتە چەند زیادە بێت هەموو ئێستا بە سیستەم کراوە وەزارەتی دارایی ئاگەی لێ بەڵام کاتێکە ئەمە نەکرێ
کەواتە خۆیان نانەوێت لەبەرەوەی گەندەڵەکانی خۆیان ناتوانێت ڕێگایان نادات کە بێنەم سیستەمە شەفاف بکەن. باشە دکتۆر کاتم زۆر کەمەوە زۆر کوردی چەند پرسیارێکتر سەبارەت بە بڕیارەکەی دادگا ئێستا بازەوەکە کە وەزارەتی نەوتی عێراق لیژنەیەکی 6 کەسی پێکێناوە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگا سەبارەت بە نەوت. پێ دوایە ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت باسی کرد کە وەزارەتی نەوت زۆر بەپەرەوەش وەزارەتی نەوتی عێراق بۆ جێبەجێکردنی هۆکارەکەی چیە لە کاتێکە مستەفا کازمی دۆستی بڵێن حکوومەتی هەرێم و پارتی ویکێتیش نییە؟ هەر کەسێک بێت ئەوان ینی لە ڕاستیدا هیچ کەس کاتێک ناتوانن پێچەوانەی بڕیارەکەی محکەمەی اتحادی بجوڵێنەوە یا ڕێز لە بڕیارەکەی محکەمەی اتحادی نەگرن کاتێک کە ئەوان لیژنەی خۆیان ئیشی خۆیانەکەن ئەو کەسداینی کە پابند نابێت ئەو بەرپرسە بێت کاتێک ئەوان ئێستا لیژنەکەیان دروست کردوواتەوە بۆ هەرێمی کوردستان یا قسەی لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە کەواتەوان هەڵساون بۆ ئیشی خۆیان وخوا خۆیانە ینی پێیان خۆشە هەرێمی کوردستان التزام نکات کە التزام ناکە واتە ئەو مەسئولیەتە لە کۆڵی حکوومەتی عێراقی کاتەوە کە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان چێژ واجەکەیدا خەڵکی هەرێمی کوردستان واجەکەیدا. بەڵێ باشە وەکو دوا پرسیارم زۆر بە کورتی پێ دوایە کابینێ فەشەلی هێناوە بە تەواوەتی چووکە ئێستا لە مەسەلەی موچە ئەو پێشتر بڵین موچە بڕینیە بوو موچەی 7 مانگی خوارد لە 2020 بڵین نزیکەی 8 تریلیۆن بە لێبڕینە کۆنیسکە 8 تریلیۆن دیناری موچە خۆرانی نەدا لە مەسەلەی ئازادیەکانە لە مەسەلەی بانزین و سوتەمەنی و نەوتی سپی و بێکاری و ئەوانە تەواوی فەشەلی هێناوە کابینێ؟ وڵی کاکە من لە ئەوڵەوە ینی سەرنجێکم هەیە کە ئەمانە بە دەسەڵاتێکی شەرعی نابینم ئەو ئالێتێکی ئەوان دەسەڵاتی پێبڕێەوە بن ئەوان ئەمە ئالەتی میلیشیا و مافیایە نەوەکو ئالەتی بڕێوەبردننی حکومڕانێکی مەدەنی بۆیە هەل لەو خەڵەوە ئەوان شکستیانی ناوکە ناتوانیوە متمانەی خەڵک ویان ناتوانیوە متمانەی خەڵک وەرگرن یاخود ناتوانیوە شەفافێتی تەنان کارەکانی نەکرداهات چ لە ڕووی ئەمنی چ لە ڕووی سیاسی و لە ڕووی استراتیژیەوە هیچ ئەمانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون نییە کاتێککە ئەم ناڕوونی هەیە کەواتە ئەم دەسەڵاتێکی گوماناویە کەواتە دەسەڵاتێکی مەدەنی شەرعی نییە ئەمە لە ڕووی شتریشەوە ئەگەر تۆ قسە پێوەرەکەتەوە بێت ئەمان توانیوە خزمەت گوزاری پێویست ژیانی خەڵک هیچ باشکەن نەخێر ژیانی خەڵک ینیاگی نەک هیچ باشیان نەکردووە بەڵکو کاتێککە حکوومەتی عێراقی هاوکاریەکان لێ بڕێت ئەوان یەکسەر ئەو هاوکاری لە خەڵک سپاس دەکەم دکتۆر تا ئێستا بەشێک لە موچەخۆران مەوسەی مانگی یەکیان وەرنەگرتووە لە کاتێکە عێراق موچەی مانگی سێدا بەشەکە بەڵێ سپاس دەکەم دکتۆر زۆر کاتم کەماوە بەس سەبارەت بە کاریگەریەکانی دواکەوتنی موچە لەسەر موچەخۆ لەسەر بازار لەسەر کاسبکار ینی حکوومەتە دەنگ و باسی چینێ بۆ ڕاگەانی کاریگەریەکەی چێ بۆ چینی بەرە کاریگەریەکەی دیارە تازەنیە 7 ساڵە کاتێکی کەموچێنێ پارە نایە بۆ بازار کە بارەش نات بۆ بازار خەڵک شتی ناکرێت کەشتیش نەکراش نافرۆشێ ئیتر بۆیە هەموو چینی توێژەکانی کۆمەڵ بە زۆر لە زۆرەکان دەکەونە ژێر کاریگەری نەبوونی موچە و وەستانی بازار و نەبوونی گەشەی ئابووری لەسەر ئاستی ئابووری خێزان و ئابووری تاک بەڵێ فەرمە باشتر بەس فەرمانبەر چی بکە ئەگەر ئێستەمەوە نمونە موچە نەبێ دەبێت خەڵک چی بکە مادەم حکوومەت موچەکە نەدا و بازار بەم شێوە بێ وەڵی کار و وەستانی پرۆژێ خزمەت گوزاری و گرانبوونی سوتەمەنی هەمووی هەیە دەبێت خەڵک چی بکە تا ئێستا خەڵک چی کردووە ڕازی بووە هەر ڕازیش ڕازی بووە پێم وایە لێرە بەداوان پێما ڕۆژەکە فەرق دەکات لە چ ڕوانگەیەکەوە لە ڕوانگەیەوە چکە دەوڵەتی عێراقی بەهێز بۆتەوە و بەجددی دژایەتی هەرێم دەکات و هەدەفیشیێتی لە بدایەتەوە کە دەوڵەتی عێراق دروست بوو مەبەست ئەوە نەبوو کارێمە توژی بەناوی کوردستانە بەڕاستەکە بڵێن مەسەڵەن دیفاع نە لە دەسەڵات بەڵام ئەوە ڕاستیەکە کە عێراقی عەرەبی عێراق بە بەشێک لە جیهانی عەرەبی دەزانن و کوردستان بەشێک لە عێراق دەزانن وەزیسە خۆی خودی مقتەدا سەدر کە لایەنە کوردیەکان هاوپەیمانیان لەگەڵ کردووە ئەوان ینی بەشێکەوەی کە عێراق ئازم کردی من ئەوە بەڵام وڵاتانی عەرەبی بەرگری لە دەسەڵاتی کوردی بکەن بەڵام ئەوە ڕاستیەکە
نەمانی قوارەی هەرێم ئامانجی کۆتایی دەوڵەتی مرکزی عراقەیە باش و هەموو ڕێگایەکی سیاسی ئابووری بەکاردێنێ بۆیە تو تەسلیم بێ بەس لێرە- بەداخەوە بەرپرسانی هەرێمیش کارێکیان کردووە کە ئەو کاران بۆ حکوومەتی عراقی ئاسان کردووە بەچی بەگەندەڵێک کە کارەکان بەوەی کە ناتوانن وەڵامی پێداویستەکانی خەڵک بدەنەوە پێ دوای ئەگەر لێ چوویەکەوە. خزمەت گوزاری هەبوایە شەفافێتە بەڵش خزمەت کوڕای هەبا شەفافێتە بە پێگەێرن بەێستر دەبوو لە بەرامبەر عێراق. بزەبت مەسەن لە کوردستان 100,000 گەنجێ بێکارن هیچ خوێن تاواکرۆ بێکارێ پارەی پێێنی هیچ پێنیە ماملۆی لاشەوە دەبێنی کولی مەسئولەکە بژانی شانە دەشی بۆیە ئەو گەنجای ئیتیمای بۆ وڵاتی نامێنێ ئەو دەسەڵاتە بە دەسەڵات خۆی نازارێت ئامۆختێکی کە تۆ دەسەڵات بتوانێت وەڵامی پێویستەکانی خەڵک بداتەوە و ئەو جیاوازە چینایەتی فەزیعات دروست نەبێت لە کوردستانی بەتاکێت خەڵک زۆر بە کورتی پێشتر شێورامی وت گەرنەوت بگاتە $100 ئەو ئەمڕۆ 1990 وتەی و دۆخ کارەوە خۆی دەبێت ڕاستە پێ دوای زیاتر دەبێتکەی نەوت بگاتە چەند دۆلار هەرێم حکوومەتی نەتوانێت موچە بدات ناتوانێت پێش ئاشتی هۆرای من 2009 چەند بابەتێکم نووسیل بیست دەبێت لەسەر گرێبەستنەوتەکان باسی ئەوم کردوە کە خەلەلی ئەو گرێبەستنەوتیانە خەلەلی و خاڵی لاوازی ئابووری و ڕۆژی کوردستانە بەڕاستی باش دەیگواتە $150 $130 بتوانن بیدەن هەریان وەڵای من جارش لە بینێت دەحسام کە ڕۆگە کوردستان ڕۆژێت 10 ملیۆن بە مل بنێرێت ئەو کاتی وەکو بۆیە بڵێ مەسان ملیێنیشی ناروزیاگەر ئەو ملیێنە مەسان کاتە 200 ملیۆنی ئیترەوە باش دەبێت تێدەگەین سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرەزان دکتۆر محەممەد گەناوی هەروە دکتۆر ئەمین بەکر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ